بەڵام کە لە 100 ساڵە بەختیاری خەڵک قسەی نووس لە 100 ساڵە بەختیاری خەڵک یەقەم بەڵام ئەم ملەتێکی کوڕەخوا قەدری ئەو شانە ئەم پیاوە خوایەک لەگەڵیان نووسێ خوایەکەیە نازانم کە ئەنووسێویش لەگەڵیان نووسێ نەخوا خوایەک لەگەڵیان نووسێ یەکەم کەس کە لەسەری نووسی بن 1992 بووە بەڵێن بەهرەیەکی گەورە بەڕێوە لەبیر بوو خوایەکەیە ئاواکە قەڵەمەکەی لێوەرەگری وەڵەدانیش من خۆمە نووسم بە شەرەف ئەمە چییە برادر من پێم وایە دنیایەکی تازەیە هێناوەتە ناو ئەدەبی کوردی زۆر پێویستیە سەرۆستانە من پێم وایە 100 ساڵە یانی شتێکی وا هەڵەکەوێ سانێکی وا هەڵەکەوێ من پێم وایە ئەو بەتەنیا کاری چەندەهار بەسەری کرد ئەو توانایە بوێنێ وزەیەک و توانایە کە کەم جاڕەیەک بمن یەک تیارەیە یاخوا 100 ساڵم بوو بە شەرەف من ئامادەم کۆمەڵە ساڵی خۆم ئەزان کێوای بە منوت کەلموش سێ کەسیش لێ وتی من ئامادەم کۆمەڵە ساڵی تەمەنی خۆم بدەم بەم پێ اینجا منیش من ئامادەم کۆمەڵە ساڵی تەمەنی خۆم بدەم بەو پێ